وەکو خەڵکی شاری ڕانیا ئەوەی کە دەسەڵاتی ئێمەیە ئەو باڵەخانەیە کە بریتە لە 4 نهۆم پێشکەشمان کردووە بە حکوومەتی هەرێم بۆی بتوانێت ئیسفادەی لێ بکە بۆ خەڵکی شارەکەی کە هەمومان وەک یەکین هەمومان ئەندامی یەک خێزانین ئێمە وای دەبینین و دەستخۆشیشم بۆ بەردەستەی بەرگری هەیە لەم ڤایرۆسە لەم دەردە لە هەرێمی کوردستان کە پێویستە دەستخۆشیان لێ بکەین لەخوا بە زیادی زوو وە خۆکەوتنیان کرد لە چاو وڵاتانی دەر و دراوسێ ئێمە شکری خوددا زۆر پارێزراوین ومێت دەکەم ئینشاءڵڵا کە ئیشیشمان پێ نەبێ بەڵام تا ئەو کاتێک کە حکوومەتی هەرێم و گەلی کورد و خەڵکی شارەکەمان ئیشی بەو باڵەخانەی ئێمە بێ ئێمە بە هیچ شێوەیەک ساحێبینین